لە چەند ڕۆژی ڕابردوودا لە 28 وڵاتی یەکێتی ئەوروپا هەڵبژاردن بۆ 751 کورسی پەرلەمانی ئەوروپا بڕێوەچوو. پێشوازیکردنی گەرموگوڕی دەنگدەران لە هەڵبژاردنەکە لە 20 ساڵی ڕابردوودا بێ پێشی نەبووە. چاودێران هۆکاری جیاوازیان بۆ بەرزبوونەوەی بەشداری لە دەنگدان خستەوتە ڕوو، بە تایبەت دەرکەوتنی پارتی پۆپۆلیستی و نیگەرانیەکانی خەڵک لە مەترسیەکانی گەرمبوونی گۆی زەوی کە ئەو پارتانەی لەو چوارچێوەیەدا سیاسەتیان کردووە ڕێژەی دەنگەکانیان زۆر زیادی کردووە. پرۆسەی جێکردنەوەی دەنگەکانی هەڵبژاردنەکە بەردەوامەوە ئەنجامی سەرەتایی زۆرێک لە پارتەکان دەرکەوتووە. حزبی برێگزیت لە بەریتانیا کە تەنها 6 هەفتەیە لەلایەن نایجۆل ڤێراژەوە دامەزراوە سەرکەوتنی گەورەی لە هەڵبژاردنەکەدا بەدەستهێناوە و با بەدەستهێنانی لە سەدا 30 دەنگەکان پلەی یەکەمی گرتووە. هەروەها حزبی لیبرال دیموکرات کە دژی چوونەدەرەوەی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا بە لە سەدا 20 دەنگەکان پلەی دووەمی لە ناودەنگەکانی بەریتانیادا گرتووە. هەردوو حزبی دیاری پارێزگاران و کرێکاران تووشی شکستی گەورە هاتوون بە جۆرێک پارتی پارێزگارانی دەسەڵاتدار لە سەدا 14 دەنگەکانی پێشووی لەدەستدا و لەم هەڵبژاردنەدا تەنها لە سەدا 9 دەنگەکانی بەدەستهێناوە، بەڵام حزبی کرێکاران بارودۆخی باشترە و لە سەدا 14 دەنگەکانی بەدەستهێناوە، ئەرچی پارتی سەوزی ژینگە پارێزی شەتوانیوێتی لە سەدا 12 دەنگەکان بۆ خۆی ببات. لە فەڕەنسا نەتەوە پەرستا ڕاستڕەوەکان با سەرۆکاتی مارلین لۆپین با جیاوازێکی کەم پێش پارتەکەی ئیمانوێل ماکرۆنی سەرۆکۆمار کەوتون. لە ئەڵمانیاش پارتی سەوز براوە یەکەم بوون و دەنگەکانیان بۆ 2 هێندە بەرز بۆتەوە. هەروەها لە ئیتاڵیا ڕاستڕەوە ناسیۆنالیستەکان لە پارتی لیگ با سەرۆکاتی ماتیۆ سەلڤینی براوە بوون. لە ئەنگاریاش پارتی نەتەوەیی با سەرۆکاتی ڤیکتۆر ئۆربانی سەرۆکوەزیران زۆرترین دەنگی بەدەستهێناوە، ئەرچی لە یۆنانیشە پارتی چەپی دەسەڵاتدار شکستێکی گەورەی تۆمار کردووە. هەردوو بەرەی ڕاسترە و چەپڕە و لە پەرلەمانی ئەوروپا زۆرینەی ڕەهای پەرلەمانیان لەدەستداوە، بەڵام هێشتا پارتی ڕاسترە و گەورەترین بەرەی پەرلەمانی ئەوروپایە و چاوەڕوان دەکرد لەگەڵ سۆشیالیست دموکرات و بەرەی سەوز و لیبراڵەکاندا هاوپەیمانیەک پێک بهێنن. پەرلەمانی ئەوروپا کە یاساکانی یەکێتی ئەوروپا دەردەکات ئەنجامی هەڵبژاردنەکەی ڕۆڵێکی گرنگی لە دابەشکردنی پۆستەکانی کۆمیسیۆنی ئەوروپادا دەبێت کە دەسەڵاتی جێبەجێکردنی یەکێتی ئەوروپایە. شاندێکی کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم کە لە ئەندامانی ئەنجومەنی کۆمیسیاران پێکاتووە لە چاودێری هەڵبژاردننی پەرلەمانی ئەوروپا بەشدار بووە. شێروان زەرار وتەبێژی کۆمیسیۆن با پەیامی ڕاگەیاند هەڵبژاردننی پەرلەمانی ئەوروپا با شێوەیەکی زۆر باش بەڕێوەچوو و ئاسانکاری زۆر بۆ دەنگدەران کراوە لە ئەوروپا بە پێی یاسا هەموو وەردەکاریەکان دیاریکراوە و کۆمیسیۆن تەنها جێبەجێی دەکات. شێروان زەرار وتیشی ئومێد دەکەین ئێمەش بتوانین سوود لەو ئەزمونە سەرکەوتوانە وەربگرین و وەڕانکاری بنەڕەتی لە پرۆسەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ئەنجام بدەین.